بوونی پەیوەندی لەگەڵ ئەوانی تردا. دەبێت سەرکردە ڕوحیەکان پەیوەندی قوڵ و بەردەوام دڵسۆزانە لەگەڵ یەکتردا پێک بهێنن. بابینینە کە چۆن پۆلس وەک نمونەیەکی نایابی ئەم بنەمایە دەردەکەوێت. کاتێک لە گەشتی گەڕاندووە بوو دا ئۆرشەلیم، بەپەلە بوو بە گەڕانەوەی بۆ ئۆرشەلیم، بە توندی هەستی دەکرد کە خودا دەیەوێت بگەڕێتەوە. هەروەها ڕوحی پیرۆز بە ئاراستەیی گەڕانەوەدا ئاراستەی دەکرد. بەڵام کاتێک بە دەریادا دەگەڕایتەوە ویستی چاوی بە پیرانەی ئەفەسۆس بکەوێت. بۆ ماوەی 3 ساڵ لە ئەفەسۆس مایەوە، پەیوەندیگەڵێکی نایابی لەگەڵ ئەو خەڵکانە و خێزانەکانیدا دروستی کرد بۆ ئەوەی لە سەفەرەکەیدا بمێنێتەوە و کات بە فیڕۆ نەدات. کاتێک دەچێتەوە ناو شارەکە ئەوە دەخوێنینەوە کە لە کردار بەشی 20 ئایەتی 17 ڕوویدا. ئەمانە قسەی مەڵئاوایی پۆلسن. پۆلس لە میلیتۆسەوە ناردی بۆ ئەفەسۆس. میلیتۆس ئەو شوێنەیە کە لێی ڕاوەستە و ئەمە شوێنێکی کاناریە. ئەفەسۆس لە ناوخۆی وڵات بوو لەسەر وشەکانی پۆلس. پۆلس لە میتۆسەوە ناردی بۆ ئەفەسۆس. بانگی پیرانی کلیسای کرد. کاتێک هاتنە لای پێی گوتن ئێوە دەزانن لە یەکەم ڕۆژەوە کە پێم خستە ناو ئاسیا بە درێژایی ئەو کاتە لەگەڵتان بووم چۆن ژیام. ساڵ لەگەڵیان بوو، 3 ساڵ 3 خزمەت، 2 ساڵیان نزیکە هەموو ڕۆژێک لە قوتابخانەی ئەو کەسەی کە ناوی تێرانس بوو وانا دەوتەوە. بەو پەڕی بێفیزی و فرمێسکەوە خزمەتی عیسای خاوەن شکۆم دەکرد. وشەکان ڕنگدانەوەی قوڵایی پەیوەندیەکەی نێوانیان فرمێسکی زۆر. لە کاتێکدا کە بە پلانێکی جوولەکە بەرهەڵسکارەکان تووشی تاقیکردنەوەی سەخت بوون. بەو پەڕی بێفیزی و فرمێسکەوە خزمەتی عیسای خاوەنشکۆم دەکرد. هیچم لەو شتانە دوانەخستووە کە سوودبەخشن بۆم ڕاگەیاندون. بە ئاشکرا بە ماڵومان فێرم کردوون. ئەفەسۆس شارێکی زەبەلەح بوو، هەزاران کەسی تێدا بوو. لەم کاتەدا ئیماندارێکی زۆری لێبوون کە لەم کاتەدا لە دەرەوەی ئیمان کۆبوونەوە کە پێشتر شایەتی بتپەرست بوو. ئەوەم دوای لای جوولەکە و یۆنانیەکان کە دەبێتە تۆبە بکەن و بۆ لای خودا بگەڕێنەوە و باوەڕ بە عیسای خاوەنشکۆمان بهێنن. لە میلیتۆس پیرەکانی لەگەڵ بوو و قسەی لەگەڵ دەکردن. ئێمە بەتەواوی نازانین کە لەکوێ یەکتریان بینیوە. هەروەها لە ئەگەرێکی زۆرەوە ئەو گروپەی کە پۆلسیان بینی گروپێکی گەورە بوون، چونکە لە کلیسای ئەفەسۆس کلیسایەکی گەورە بوو. پۆلس دەستی کرد بە ئاگاداریەوەکەیان لە مامۆستا درۆزنەکان و ئەوانەی کە دەتوانن لە نێوانیاندا دەربچن و هەوڵ دەدەن قوتابی شوێنکەوتوو ڕابکێشن بۆ ئەوەی شوێنیان بکەون. باڵنەرەکانیان خۆپەرستانە دەبێت. بەردەوام بوو لە ئامۆژگاریەکانیدا کە چاودێری دڵسۆز بن. دەتوانن خەیاڵی دۆخەکە و شێوەی ئامۆژگاریەکە و هۆشداریەکانی بکەن. دەتوانین خەیاڵی کارلێکردنیان لەگەڵیدا بکەن. هەروەها بیرهێنانەوەی ڕووداوەکانی ئەو 3 ساڵە کە لەگەڵیاندا ژیاوە. یادەوەری ڕووداوەکان هەروەها چۆن خوددا پەیوەندیەکانی ڕێکخستووە بۆ ئەوەی زۆر بەهێز بن بە پۆلسەوە. بەڵام لە کۆتاییدا دیمەنێکی کاریگەر دەبینین. سەرەتا لە بەشی 20 ئایەتی 36 کرداوە دەست پێ دەکەین. ئەمە دوای هەموو ئەو ئامۆژگاری و هۆشداریانەوە بوون کە پێیدان. کاتێک پۆلس قسەکانی تەواو کرد لەگەڵ هەمویان چۆکی دادا و نوێژی کرد. هەمووان زۆر گریان. دەتوانن دیمەنەکە بە خەیاڵێک دابهێنین. گرنگانەکەی گەورەیە، فرمێسکی بەڕێژنە، هەمووی ڕنگدانەوەی پەیوەندیەکی بەهێزە. زۆر جار پێکەوە دووچاری چەوساندنەوەی زۆر دەبوونەوە و دەستی خودایان لەگەڵیان خۆنەوە دەبینین کە پارێزگاری لێ دەکردن. تەواوی دەکەین. باوەشیان کردبووە بۆ پۆلسدا و ماچیان دەکرد. بەو قسەی کردی خەمبەری بوون کە گوتی جارێکی دیکە ڕووی نابێنەوە.
ئەمماڵ ئاوەیە گوزارشت لە بوونی پەیوەندیەکی پتە و قوڵ دەکات. ئینجا تاکو لای کەشتیەکانی لەگەڵی ڕۆیشتن. لەوێشەوە پۆلس ڕێگەی خۆی بۆ ئۆرشەلیم تەواو کرد. خەڵێکی گرنگ کە پێویستە ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە بەڕێکەوت نییە کە پۆلس نزیکە 40 جار لە نامەکەیدا وشەی یۆنانی بەکارهێناوە. وشەکەی بە یەکتر وەرگێراوە. بۆیە لە ڕۆما بەشی 12 تا 16 دەبینین. ئەم دەستەواژەیە یەکتر 8 جار بەکار هاتووە. بۆ نمونە ڕۆمان 12:5. ئێمەش بە هەمان شێوە هەرچەندە زۆرین بە یەکبوون لەگەڵ مەسیح ئەندامی یەک جەستەین و هەر ئەندامێک پێویستە بە ئەندامەکانی دیکەوە. ئێمە سەر بە یەکترین. ڕۆما 12 دەڵێت بە خۆشەویستی برایانە بەدڵ یەکتریان خۆش بوێت. لە خۆتان زیاتر ڕێز لە یەکتری بگرن. هەروەها وەرگیرانەکانی تریش دەڵێن ئێمە لە خۆمان زیاتر ڕێز لە یەکتر دەگرین. ڕۆما 13:8 هیچ شتێک قەرزاری کەس مەبن جگە لەوەی یەکترتان خۆش بوێت. خۆشەویستیش بنەرەتی هەموو شتێکە. ڕۆما 15:7 بۆیە هەر وەک چۆن مەسیح پێشوازی لێکردین ئێوەش بۆ شکۆمەندی خوددا پێشوازی لە یەکتری بکەن. شێوازی قبولکردنی مەسیح بۆ ئێمە چی بۆ قبولکردنێکی بێمەرج. ئەمەش هەمان ڕێگایەکە بۆ پێویستە یەکتری پێ قبول بکەین. بەڵام لە ڕۆمادا 15:4 درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت تواناتان هەیە ئامۆژگاری یەکتری بکەن. لێرەدا هاوسەنگیەکی تایبەت هەیە دەبێت یەکتر قبول بکەین. بەڵام ئامۆژگاری یەکتریش بکەین تاکو بە ڕێگەی ویستی خوددادا بڕۆین. لە کۆتاییدا لە ڕۆمە 16 ئەمە دەڵێت بە ماچی پیرۆز سڵاو لە یەکتری بکەن. پۆلس دەستەواژەگەڵێکی بەکارهێناوە کە یەکتر لە خۆ دەگرن و ئەوەی ڕوونی بکاتەوە کە چۆن پێویستە پەیوەندی قوڵمان لەگەر یەکتردا هەبێت. پرسیارەکەمان بۆ تێفکیرکردن و جێبەجێکردن ئەو هەنگاوانە چین کە دەتوانین بیبینین بۆ ئەنجامدانی ئەم ئامۆژگاریانە سەبارەت بە یەکتر نەک تەنیا لە ناو تیمی سەرکردەیەکەمان بەڵکو لە نێوان هەموو ئیماندان کەلیسا ناوخۆیەکەماندا. هەرچەندە ئێمە باس لە بنەمایەکە دەکەین کە پەیوەندی بە سەرکردنەوەکانە هەیە. بەڵام پێویستە ئەم بنەمایە بۆ هەموو دەستەی مەسیح بەکار بهێنرێت. پێویستە هەموو ئەو یەکتریەیەی کە باسمان کرد جێبەجێ بکەین. بەڵام خاڵێکی زۆر گرنگ بۆ سەرکردەکان ئەوەیە کە خوددا دەیەوێت سەرکردەکان نمونەی بن لە هەموو دەستەی مەسیح بۆ جێبەجێکردنی ئەم بنەمایەی ژیانیانە. کاتێک سەرنج دەخەینە سەر ئەم بنەمایانە لە بازنەی خۆمان دەردەچین و دەست دەکەین بە تەرکیزکردن لەسەر ئەوانی تری دەور و بەرمان. ئەوەی کە هەر کەسێکمان لە ناو دەستەی مەسیحدا گرنگین. سەرکردەکان پێویستە نمونەیەک بن لە جێبەجێکردن و ئەنجامدانی ئەم بنەمایانە. پێویستمان بە گروپی بچووک کە لێرەگەیانەوە ئەم بنەمایە بەدی بهێنین. چونکە ئەم بنەمایانە بەدی نایان مەگەر گروپەگەڵێک هەبن کە ئەم بنەمایانە تێدا جێبەجێ بکرێت. گروپی بچووک کە تێدا پەیوەندیمان بە یەکەوە هەبێت. لەبەری ئەوەی مەسەلەکە تەنیا شوێنێک بێت کە لێیدا بنیشین بۆ فێربوون و بڕۆین. پێویستە بچینە ناودۆخەیەک کە بتوانین ئەم بنەمایانە لەگەڵ یەکتردا جێبەجێ بکەین. مەسەلەکە لە خۆوە ڕوودەدات. پێویستە پەروەردەمان هەبێت مۆدێلی نمونەکەی باش بێت و بۆ ئەوەی لەسەر بڕۆین و گروپی بچووکمان هەبێت کە ئەم بنەمایانە تێدا جێبەجێ بکرێن. بنەماکە ئەمەیە. دەبێت سەرکردە ڕوحیەکان پەیوەندی قوڵ و بەردەوام و دڵسۆزانە لەگەڵ یەکتردا پێک بهێنن. کاتێک ئەمە ڕوودەدات دەبێت نمونەیەکی نایاب بۆ هەموو جەستەی مەسیح.